بەڵێ یخوا ئەو دەسە و خۆش بێ بۆ ماستەکەی ناودا ئاها قاش دەستە خۆش بێ کورە ماستە نەگاڵتە ئەو دەستانە و خۆش بێ ئاسێ کاکە هەموو سەر توێژەکەی بۆ بەکردانە تۆزێک وەڵا کاکە ناخە بەخوا بەکە هیوایەتی سەر توێژە من ڕقم لە ماستە ئەمەگەم حەز لەسەر توێژەکەیتی نەبێتەوە دەکەوچی کشم بەرە بە ساقەدەی جابە حسابی تۆ بێت لە چەرەسی هیوایەتە بستەکەی ئارە بەو خۆیان مسمان جەژنان کە چم بۆ ماڵان بەس بستەکە خۆ حەزم لەم ناوکە کوولەکە شتنی دەسێ خۆش بێ تووشەرە پەیام ئەو چایە هێنێ وا سەمونیە چای ئێستاتان دەبێت لە دوو مناڵە ناستێنە تاکەوانی و ڕێدا هەستن برا ئەو دەینانە مەڵم بە نەبێت لە میوانی چی ڕۆڵە هەر خۆمانین میوانی چی ئەستە باوکی منە سنانەکە داخۆندی قابلینێ پشتێنی وە دەبێت بێنە کوڕم بێنە ڕۆڵە لا حول ولا کورە دەتی سێوێنە قسمان وا بخەیتەوە نەجات ئارە بەخوا نەجات هەستە ڕۆوانی و ڕێدا سریعانەکیان سێ ئەڵی ئالێری سەربانە ئەمرن نەمێنێ تو خوا ئەمە بەشەرە بێئەدەب بێتەربیە گێش باشە وەڵێ قسمان عاجزمە بە قوت و مد لە خۆتت ئەزانم تۆ عیب ناکەی تۆ داناوەشی بەکرد خەریکە ناخۆشیەکەی خۆ درۆ ناکە بیخۆ تو شەرەفە بزانە چ ماسێکە قسمان ئەمە مەڕە هەرە وەڵڵە ئەمە ساحێبەکەی ڕەفیقمە ڕێگ نییە سوێن و قورعانە خواڵەمی وێنجێنێ ئەمە ڕە بە تاقی تەنێ ئەو دێنیە ماسی هەموو گەڕەکەکانەیە دەرد توخوا ئەوە تەربێتە تووە بێ بەڵابی باشە خەڵک لە خەوا جرد لێە زەرام و لی ئەوەشی بۆ چ بەشەری هەڵیان سێنە دەپەیان هەڵیان سێنە دەهەستن ڕۆڵە دەهەستن کوڕم ئەی هاوا هەستی پەلی ڕامەکێشە ڕۆڵە ئەو شەرمەتا ڕژێت بەساقی بەسەلانەکەتان خۆن بە قوربان داستن دەی باوکە بلە ئەوانە بێتر ئەوانە بێتر بێت دەهەسە دەی دەتێتەوە نەقسمان کاکە دەبەزینە بواکەی دڵم شەقی بێت دەهەستن کوڕموانی و ڕۆڵە بلا سێو خەوتنە دەتێڵە لێوە دەی شتێ بە بەناوی دەمیا زانە هەڵەسیە زەیتونی تێکم شۆرێکم بەخۆ هەتەرکیب بلا لەکیان ئەستا دەیەس پێغەمبەر یا الله یا الله باستن نانەکەیان بخۆن ئەستە بە قوربان لێ وەرسە سفرەکە لێرە دەنجێکی بەرێ نانە با بچین چایە بشۆ ناوە ناخوری قەینا بەخێر بێم خواستی 4 ساڵ دەموزای بەخێر بێنینە لە جۆ هاتوونێ ماڵ مانەکە خۆ کوڕ بەشتی بۆ دانم نانە خۆم باوکە خوان نمە کاکە نمە بانکە نمە چییە؟ نما؟ چیە؟ شتی بەیانیانە نمە پشتی بانجی با بە خێزانەکەم نمە چی؟ نمە نمەی خێزانم کاکە کوڕەکێشی بابە تۆ بابە داجێکەرە بێ نمە چییە؟ تۆ تڕاوی ڕۆڵە خێزانتی چی پشتی چی باوکە ئەوان ڕابێرن تۆ چی کاکە نمەی خێزانم باوکە هاتی تۆ تێک و یا شێتمانەکەی تخوا باوکە دەوازە سەعبەت بێنێت ئەو خۆ ئاسە بڕە نمە بانک ئاسە دەمە چایە چی؟ تێکی کوڕم تۆ یەک دەقە بەیانمەتی خۆتان ئەوە تۆ من چیە لە من ژوورە بۆ لە ژوورەکەی خۆم نیم لەگەر نمەیە لەوە تێی من لێ ڕاخەوی من لەگەڵ تۆیە خۆمان زۆر تەواوی نۆبەی نمەیە نمە چیەتی و باوکە تۆ خۆواز لەوان بێنە ئەرە کاکە خۆ تۆ لە من تێکی توان نمە لە جوۆرەکە شێتم مەکە نمە چییە خواردنە چییە باوکە جان نمە خێزانی تۆ بچین دەر سەفرە لە منش دێگە ماڵاوە بێ بچی تۆی خێزانی منە باوکە خێزانی تۆ خێزان خۆیاتی ئەی باوکە دڵ زوڕامان نەگر حەفلەمان نەگر بۆ تۆ ئەی بۆ من ئەڵێ حەفلەمان کردووە حەفلێکی بابەت دتخوا باوکە مازە سوحبەت بێنێت و خوە بلا شێتم مەکە باقورعان چی قاپە ماسە یکەم بەسەرتا بابە نانەکە خوازمانی بێنە بابە باوکە تۆ نەخیگە من تێگەی یعنی سا هیچی لە بینیە چی میبێ کوڕ بۆ شێتمانەکەی ئەوڵ بۆتانی ژەرمە بیرێ نایە تۆ ژنێکە دێنە خوشی قەندەهار بوو ئاڵتوزەکانیشان لێ بردیت قاد عوسمان شتی وای نەکرد ئۆتی من بیرت بێ جا من سوێن بۆتەوە بۆشن جاغیا خەڵ شاڵ لە ڕاست بووە تۆ تێک چووی ئەی باوکە من و تۆ خاڵەبەکە نەڕۆشین بە دوای قەندەهاران ناردین بۆ لای ئەو گوندەکە ناوی بوو خەوز بلووری بۆ لای جەمالە بەراز بەرازی چی شتی چی تۆ تێک چووی ڕۆڵە شێتمانەکەی پێمان ڕابێنی چییە باشێشم بەدەمتا باش کاکە واز لەوە بێنە ئەی جەمال بەراز نی ناردین بۆ لای کێو خاگا لە خەوز بلووری وتی بچین بۆ لای قەندەهار لەوەیە
باسی چی؟ کاکە بێ نانەکەمان کاکە وەستە هۆش بێنن لە ماڵی ئاغا دانیشتین لە باخەکەیە بۆ شردی دۆکەشیان گێڕا من تۆزێ دۆم خواروی ڕاست بێت و نانیشە خۆن تەبان لەگە ڕێز و حرمەتمە ئەوەی کە وەزعەکە تێک چوو ڕۆشتم ئێت لێ نەمان بینی دەژینەوە بڵێ گیان بە قوربانە بم تەواوی نەخۆش و شت نیکاکە من تێگەیم بلە هەڵاسم بۆ هات 2000 شەقەتیەوە بێ نانەکەمان بکەین کاکە کاکە چی تێک چووە کاکە وازە هۆش بێنە ئەی بیرێ نایی یەک شەو ژنم گواسوانە بۆ بەیانێکە تا بۆ شەرتیوتم باوکە ئەگەر بکرێت چەند ئیشی تۆش نییە بۆ لێرەکەم بۆ طبعا لەگە ڕێز و حرمەتمان ئەدەرسەز ئێمە بۆ 5 ساڵ گەرمی بە خۆی نەدی کاربەک وایە وەڵای نییە وەڵە تۆ تێک ژنی چی شتی چی کاکە سەری هاتۆ سێرم جوان سێرمکە هیچی پێدەم چاو شخت و چووەمانە چی بۆ ئەی نەمە چمی لێ نەیە شەڕمان نەکرد ڕاستەکە ئافرم ئافر یاعسە من درۆگەم ئای تەبعەن ڕۆباسیەکەی ئەم سەر ئەو سەری هیچی ڕاست کوڕم ئەی بەواز لەم دویانە بێنە تۆزێ پیاو بە دانیشە نانەکە و بخۆ وەڵای سەر ناوی بەکرد بۆ هەموو قەیناکە ئەم هەموو درێتی هەسە باوکەکە مەسە بردە سوچاشە بە قوربانە كرة ده متشابه لەو ساوە ئەو هەموو شتە خەوە رخوة ئەمرن نەبێنێ بۆ باوکە ئەم بەخۆم وڵای زۆر خۆش